هاتوش رسم رسم لك توش ناقرم هذه وريا اود بدلي خود كريا هذه بدل يجدادم لو فيستيفال ده بينم كتاب الدعناوة فيستيفال نية بزنس تجارتها لو سري هتا وسري امباير هم يخواردنا هم يخواردنا بس من كتابهم بلام او بشم بيجوانا ايشي دستي افرتانا كويا كتوا او افرتانا ايكا لمالو دادا نشتي جوان دروز دكن بو خويان دين فرشنو باشا دكتور باباسي كومالك شد بكين قمصلا كبر جیاوازە کۆمەڵێک نەخش و وێنە و شتی جیاوازی لەسەر ئەمە چیان قمسەڵە چیرۆکیەوە چێلەکوێنە من کەم جلوبەرێک دەکڕم کە جلوبەرگەشی دەکڕم پارچی بەدلی خۆم دەکڕم با زۆر گران بێ حەزم لێ ڕەنگە منیش ڕسم دەکەم حەزم لە ڕەنگە ئاوە ئەوت بەدلی خۆت کردیا دی بەدلی هێشتا دەم دکتۆر تاوان بەدلی خۆم باشە لەکوێ کڕیتت پێم بڵێ کاکە لە پاریس کڕیم لە مەغازەیەکی گەلەریەکی سیدی دەیفرۆشت ئەنواوەشکەڵ نازانمەوە بەنگلادیشەیە مەکسیکیە بەس جوان بوو جلوبەرگەکانت خۆش دەوێت دکتۆر ئیخۆم بەڵێ هەندێکم خۆش دەوێ ئەوە یەک لەوانەیە ئەوە 20 ساڵە هەمە تەڵەبەکان بەتاوێت کچەکان هەمیان دەلێ بماندێ نەمدایتە کەس باشە هاتینە سەرەوە تازە کۆمەڵە گەنج هاتن گوتیان ڕسم لەگە بگرین گوتت بەس کاکە لە کۆمەڵی ما ئەوەی من دەبینم پیا و زۆرترە لە ژن یعنی ژمارەیەکی یەکجار زۆر پیاو هەیە چار کچەیە بۆیە ئەو هەموو پیاوە من لەگەڵیان ڕاوەستم دەبێ هەر ڕاوەستم ڕسم بگرم کاسبی خۆم کە کتێب فرۆشتنە نەکەم ئاگام لە کتابەکانم نەبێنێ بەس ڕسم بگرم بۆیە بەو فێڵە لە کۆڵم کردیتەوە دەڵێم ڕسم لەگە پیاوان ناگرم تەنیا ئەو پیاوانە نەبێ کە کتێبم لێ دەکرد بەو شێوەیە فێری خوێندنەوەی کتێبیان دەکەم ئەگەر من بەس ڕسم بگرم ئەوان کتابەکەیانە بیر نامین بەڵام لەبەر خاتری ڕسمگرتنەکە دێن کتێبێک دەکڕن لە ماڵەوە ڕۆژێک هەر دەیخوێندنەوە باش ئێستا یعنی گەنج فێری خوێندنەوە دەکەم بەو شێوەیە کە پێیان دەڵێم ڕسم لەگە پیاوان ناگرم بەس لەگە ژنان دەگرم پێ دەکەرن یا دەلێن ئەوزە پیاو مایە جۆلەیە یعنی شک دەخەمە پیاوەتیان توش ڕسم لەگە توش ناگرم ئەدێوەریا باشە دکتۆر کتێبەکانت چۆن فرۆشتە بازار چۆنە باشە دوونێ ئایا دوونێ چەند نافرۆشت وەرە شاگردمەوە قوربان کەیفی خۆت ئەوە 8 ساڵە نا 4 ساڵە 2 ساڵە نازانم دوونێ چەندتان فرۆشت ئەوڕۆ چەندتان فرۆشت ئەوە دەرێت 280 ئەدی ئەوڕۆ ئەوڕۆ تازە هاتین بەرهەمەکان هەمووی لێرە بەرهەمەکانم کۆمپلێت سێرکە کۆمپلێت نا بەڵام تقریبان لە 125 بەرهەمەکانم لێرن بڵێ دوایێت تەسوور بکەن چیان بەرهەمە دکتۆر زۆر ڕەوازی لەسەر خەڵک زۆر حەز پێ دەکات بخوێنەوە پەتاتە خۆرەکان هەشتم چاپیتی هەر تەواو دەوی لەگەڵ هوتێل ئەوروپا و قەبرێکی سێگۆشە تێبینی دەکەم خەڵک زیاتر حەزی لە ڕۆمانە ئەو کتێبە ئەوە مەسەلەن نووسیتم بۆ ئەو گەنجانەی جیلی نوێ کە چوونەتە مەکتەبی ئینگلیزی زمانی کوردی خۆیان لە بیرچتەوە ناتان بخینەوە ئەوەم بۆ ئەوە نووسیوە بۆ ئەو گەنجانەی کە کوردی نازانن ئینگلیزیان فوڵە لەبارەی تاریخی ملەتی خۆیان و لەبارەی تاریخی کولتور و ڕسم و تاریخی فۆتۆ تاریخی ژن تاریخی هونەری ڕسم تاریخی مۆسیقا تاریخی ڕادیۆ وشەی کوردستان کەینە پەیدا بووە ئەتۆ ڕۆژنامە نووسی دەزانی جوابم دایتەوە باش ئامۆژگاری دوێت کتێب و هەروەها بۆ ئەو ئەوروپیانەی کە دەیانەوێ لەبارەی کورد شارەزا بن ئەوروپیە دۆستی کووردا دەیەوێ بزانی کورد چێە ئەوەم بۆ ئەوە نووسە کوردستان the cultural capital of Middle East یعنی کوردستان پایتەختی کولتوری ڕۆژهەڵاتی ناوەڕاست
باشە دکتۆر کتێب سوودی نییە کۆتا پرسیارم دکتۆر ئامۆژگاری بۆ منەوەی کتێبێک بخوێنمەوە باشەوە گەنجێک ڕۆمان مێشک دەکاتەوە بەس هەموو ڕۆمانێک نا ڕۆمانی داستایۆفسکی بخینەوە ڕۆمانی فلۆبێرد بخینەوە مەدام بۆڤاری ڕۆمان چونکە ڕۆمانوس سایکلۆزێتی ئەو شەخصانە تەحلیل دەکا لە ناو چیرۆکەکەی کە حەڕەکەت دەکەن